تانی ئەو بۆنە گرنگانە ئێمە ساڵی پار لە 2/4 بەڵێنماندا زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەم ساڵ بەڵێنەکانمان جێبەجێ کرد. ئەم بینای سەنتەری ئۆتیزمە کە ئێستا ئێوەی بینن پێشتر بینایەکی زۆر بچووک خانوویەک بوو کە تەنها ئەیتوانی 11 منداڵ ڕاهێنان پێ بکە و ستافەکانمان ژمارەیەکی زۆر دیاریکراو بوون. بە خۆشحاڵیەوە بە هاوکاری و پاڵپشتی هەموو ئەو دەستگانی کە هاوکار بوون ئەنجومەنی پارێزگا جەنابی کاک دکتۆرە باڵەوبەکر پارێزگاری سلێمانی ئێستا بیناکەمان بۆتە سەنتەرێک کە بە مانای وشە ئەکرێ سەنتەر بێت سەرڕایەوەی هێشتا هێندێک کەم و کورتی هەیە کە ئەتوانێت نزیکەی 90 منداڵ ڕاهێنان پێ بکات. لە ئێستا ژمارەی ڕاهێنان بۆ مناڵانی ئۆتیزم لە 11 ساڵی پارەوە هەفتایە بۆ ئەم ساڵ لە 2 مانگی داهاتوە ژمارەکە گاتە 100 منداڵیش. ئەمە خاڵی یەکەم کە جێگەی دڵخۆشیە کە بینم لە پارێزگای سلێمانی ئەم هەنگاوە گەورەمان هاویشتووە کە لە ڕاستیە پێشەنگین لە هەرێمی کوردستان و لە هەموو عێراق و بێجگە لە ڕاهێنانی مناڵی ئۆتیزم بەرنامەمان هەیە هەر لەم سەنتەرە لەلایەن خەڵکانی شارەزا و بتوانەوە ڕاهێنانی پێویست وشیاری و شارەزایی پێویست بە دایک و باوکی مناڵانی ئۆتیزم بدەین. هاوکات هەڵمەتمان هەیە هەر ئەمڕۆ هەفتەی داهاتوو بۆ ئەوەی کۆمەڵگە وشیارکەینەوە چونکە ئەم سیارکەیە کە ئەبێ حکوومەت و دەستگا و لایەنە پەیوەنددارەکان بۆ ئۆتیزمی بکات. یەکەم ڕاهێنانی مناڵانی ئۆتیزم بۆ نەریتە باوەکان بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاسایی بتوانێت ئەرکەک هێندە لە ئەرکەکانی ڕۆژانەی جێبەجێ بکات. ئێوە زانن پرۆسەی چارەسەری مناڵانی ئۆتیزم بەڕاستی قورسە ئاڵۆزە دیاریکراو نییە و تا ئێستاش لێکۆڵینەوە زانستیەکان نەیانتوانیوە قاڵبێکی دیاریکراوە چارەسەر پێشکەشکەن کە تاوەکو هەموو کەس لەسەری بڕوە. ئەو هەوڵانەی تەنانەت من راپۆرتێکم بینی زۆر شانازیم کرد کە ئێمە لە سلێمانی ئەوەی ئەیکەین هاوشێوەی ئەوەی بەریتانیایە ڕوودا و بەرنامەیەکی تایبەتی لەسەر مەسەلەی ئۆتیزم کرد کە سلێمانی بەرموزە جوەرگرت راپۆرتی تایبەتی لەم سەنتەرە پێشکەش کرد ئەوەی کە ئێمە قسە ئەەکەین ئەوەی جێبەجێەکەین هاوشێوەی ئەو بوو کە لە بەریتانیا جێبەجێکرێت. ئەمە بەڕاستی بۆ من شانازیە بۆی بەڕێز شانازیە بۆ پارێزگای سلێمانی و شاری سلێمانی شانازیە. بەڵام ئایا ئەمە هەموویەتی بێگومان نەخێر ماڵمانە ئەرکمان زیاترە بەرنامە دانین بۆ ئەوەی وەڵامدانەوەی هەموو مناڵان وەڵامدەرەوەی هەموو مناڵانی ئۆتیزم بین دایک و باوکەکانیان بین بەڕاهێنانی مناڵانی ئۆتیزم تەرخانکردنی پارەی هاوکاری کە بەداخەوە لە 2013ەوە ئەو هاوکاریە کۆمەڵایەتیانە لەلایەن حکوومەتەوە ڕاگیراوە. ئێمە ئومێد دەکەین داواشەکەین کابینەی تازەی حکوومەت ئەم بابەتە یاساییە بە هیچ جۆرێ ڕانەگرێت. 150,000 بۆ مناڵێکی ئۆتیزم کەمترین داواکاریە کەمترین پشتگیری حکوومەتە کە لە بواری مادیە. هیوادارین کابینەی تازە بتوانێت بەم ئەرکە هەستێن. پاشان سنتەری کەشمان پێویستە لە شاری سلێمانی کە هاوشێوەی ئەم سنتەرە و ستافیشمان پێویستە هەم ئەم ستافانەی ئێستا جێگیرکەین هەم ستافی زیاتریش دامەزرێنین بۆی بەڕاستی لە ئاست مەسئولیەتی قانونی وجدانی ئەخلاقیا بین بۆ منداڵە خۆشەویستەکانمان ئەوانەی کە گیرۆدەن بە ئۆتیزم و بۆ دایک و باوکی ئۆتیزم کە بەڕاستی زۆرێکمان لە نزیکەوە ئەزانین معانات و ئێشوژانیان چەند قورسە و ئەرکێکی چەند قورسیان لەسەر شانە. بۆیە بە پێویستی ئەزانم بە ناوی برای بەڕێزم کاک دکتۆرە باڵەوبەکریشەوە جارێکی تر بە خێراتنیەوە بکەم و پاڵپشتی خۆمان بۆ مناڵانی ئۆتیزم و بۆ دایک و باوکی ئۆتیزم دووپات بکەینەوە لە بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی و سپاسی برای بەڕێزم کاک ئازاد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکەم کە حزوری هەیە. جارێکی تر تاکی دەکەمەوە کە ئێمە لە سلێمانی هەموو هەوڵێکی خۆمان ئەدەین بۆی لە ئاست داواکاری لە ئاست خواستی هاوڵاتیانی دایک و باوکی مناڵانی ئۆتیزما بین. بە خۆشحاڵیەوە کە ئێمە لە 11 ستافەوە ژمارەی ستافەکانی ئۆتیزم گەشتۆتە ئێستا 41 ستاف خەڵکی شارەزا بەتوانە دەرچووی کۆلێجە پەیوەندیدارەکان 30 لەو ستافانە لەلایەن برای بەڕێزم کاک دکتۆر هەواڵەوبەکر بە هەوڵێکی خێرخوازانەی خۆی دامەزراون کارەکەین بۆ ئەوەی کابینەی داهاتووی حکوومەت ئەم ستافانە جێگیرکە بە هەمیشەیی موەسساتی حکوومەت هەمیشە چاوی لە دەستی خێرخوازان نەبێت ئەگەرچی خێرخوازانیش ئەرکیانە پابندیەکی ئەخلاقی و قانونیە بەرامبەر وڵاتەکەی خۆیان هەر هاوکاریەک پێشکەشکەن بەڵام گرنگە ئەوەی کە بناغەیە حکوومەت داینێ پاشان چاوەڕوانی هاوکاری
دەستگا و لایەنە خێرخوازیەکان بێت. جارێکی تر بەڵێنەدام کە ئێمە لەگەڵ منداڵانی ئۆتیزم و خانەوادەکانیانە بمێنینەوە و پاڵپشتیان بین، پشتگیریان بکەین و ئەوەی بۆمان بکرێت لە سنووری پارێزگای سلێمانی درێغی نەکەین. ئەوەشی کە بە ئێمە ناکرێت بە دوواداچوونی بۆ بکەین، راپۆرتی زانستیانە، پیشەییانە، بابەتیانە، ئاراستەی وەزارەتە پەیوەندیدارەکان بکەین بۆ ئەوەی مناڵانی ئۆتیزم هەست بە تەنیایی نەکەن، خانەوادەکانی ئۆتیزم هەست بە تەنیایی نەکەن و مناڵانی ئۆتیزم بە چاوێکی ئاسایی لەلایەن کۆمەڵگەوە تەماشایان بکرێت. سپاس بۆ کۆلێژی پەرستاری زانکۆی سلێمانی، سپاس بۆ گۆشەی ئەمریکی لە زانکۆی سلێمانی، دەستخۆشی لە سەنتەری ئۆتیزم بۆ سازدانی ئەم مەراسیم و ئەم پانێڵ و دیدارە زانستیە و زۆر سپاس بۆ هەموو لایەک.